سەرباری ئەوەی زۆرێک لە ئەندامە باڵا و استراتیژیەکانی داعش کوژراون، بەڵام لە راپۆرتێکی نەتەوەیەگرتوەکاندا ئاماژە بۆ دراوە سەرباری دەستدان و وێرانکردنی خەلافەتەکەیان لە ساڵی پاردا، بەڵام ڕەنگە پتر لە 3000 چەکداری داعش لە عێراق و سووریادا لە چالاکی دابن کە زیاتر خۆیان لە ناوچە بیابانەکانی نێوان هەردوو وڵاتەکەدا حەشارداوە. سەبارەت بەو دۆسیە میوانداری شارەزا و ڕۆژنامەوان سیروان کاجۆمان کردووە. ئەم کاتت باشتیوە. گەلێک سپاس. زۆر سپاس. سیروان ئەوەی باسی لێوەکانەتەوەی گرتوەکان سەبارەت بە هەبوونی داعش لە دواوی کە خلافەتەکەشیان نەماوە و زۆرێک لە راپۆرتەکانی خۆشدا لە نووسینەکانی خۆشدا باز دەواکەی کە داعش هێشتا لە سووریا و لە عێراقمەوان بە تایبەتی لەو سنوورەیە. ئەمە چەند مەترسیدارە؟ گەلێکی مەترسیدارە، ینی هەر کەس هەگەر هێزن سووری دموکراتیک لە سووریە بنیانی ئەپەگەل لە عێراقێژی ئارتێشە عێراقی و شخوا کوالسیۆنە بەسەرکێشی ئەمریکا گشت وەیەکێ دەبێژن دەبێن داعشین مەترسیەکە وەی مەزن و گەورە لەسەر ئەو لە کاریاوان هەردوو وڵاتان هەیە. ڕاستە باژارێن وەکو مووسڵ ji tîrmeha 2017 hatiye rizgarkirin Raqqa ku paytexta xilafeta Daeş bû yani ji Oktobera 2017 hatiye rizgarkirin lê hîn jî Daeşkarîna êrişkirinê li Cemûyê heye. Em ji bîr nekin ku hîn gelek deverên beyabana Sûrî tevî got deverên biçûk çikin jî lê hîn li jêr kontrola Daeşin. Ev beyaban yani Sahra Sûrî cihekî gelekî aloz û mueqed ji ber ku li wê dekî hêzên rejîma Sûriye hene ku piştgiriya Rûsya şerê Daeş dikin li aliyê din li parêzgeha Dêrizor ya Rojhilatê Sûriyê hêzên Sûriya Demokratîk bi piştgiriya koalisyonê şer dikin. Lê ev herdû hebûna gelek akteran dihêle ku Daeş hebûna xwe li hinek deverên Sûriye dirêj bike. Li Iraq wekû nimûne yani li deverên derdora Musilê parêzgehên din jî wekû Diyala ku Salaheddîn heta deverên deverên Kirkûk Hewîca mesela heta niha hîn metirsî yani dibêjin ji sibaha heta êvarî hêzên asayîşa Iraqî kontrol dikin bi şev Daeş kontrol dike yani ev problem heye Daeş heta niha gelek seytara yani xalê piştgirînê yên ne yani sexte bi kar tîne û biriya wê sivîlan dike û teror dike. gelek فاکتەرێن وایان یەکانن ئەم دکارن بەحسایی بڵێ هەڵبەت ئەی باشە ئێستاکە ئەگەر سەرنج خینە سەرەوەی لە دێرە زوورەوە لە هەجینەوە بەرەو مووسڵ و دواتر بەرەو کەرکووک و بەرەو خانەقینیش چەند ڕووداوێک ڕوویاوە هەمووی بەرپرسیارەتەکەی تا ڕادەیە دەتوانی بخێتە سەرشانی داعش. ئەم هەنگاوە یان ئەم بازدانی داعش بە ئەوە بە پەرشوبڵاوی هەم لە عێراق و لە سووریا بە تایبەتی لە عێراقا ترسی ئەوەی نییە جارێکی دیکە داعش بە شێوازێکی دیکەوە بە فۆرمێکی دیکەوە دەرکەوێتەوە. ڕاستە ینی داعش نە 2013 و 2014 هاتی هۆلێ داعش 2056 هەفتاژی وەختاکە و دەولەتە ئیسلامی لە عێراقێ بوو قاعدە لە عێراقێ بوو لەوەی دەکەی ڕاگەهاند و حتا گۆهش ڕەوشە 2013 پشتی شەڕی نافخۆیی لە سووریە و داعش بشکلێک و منها ناز دکن هەیە پشتی گۆ خلافەتە خۆ 2014 ڕاگەهاند ینی داعش بخۆ نەدیاردەیەکە نوێ ژ بەرلو ینی ڕاستە خلافەتاوی هات وێرانکردن و بنگەهین کۆنترۆلی یەن سەرەکە لە سەرانسەری سووریە و عێراقی نەمانە لێ هینژی ئۆیدیۆلۆژی لورە و هینجی ئەمش بیر نەکەن کۆ ناوبەرە لە گۆڕنەتەوەینێک بووی و ئەمریکا کوالسیۆن دەبێژە ناوبەرە 20,000 و 30,000 چەکدارێن داعش لە وان هەردوو وڵاتان هین ئاکتیڤن پڕانیاوان وەک دەبێژن خەلیێن ڕازاینیا و سلیپەر سێلز جوان دەبێژن کۆ کارن چ کلیکێکێ بە ئێریشێ لە دژی سڤیلان و لە دژی هێزێن دژی داعش بکاربینن ژبەر بولۆ چ گرینگلڤر یعنی نە مەسەلە تونەکردنا داعش دوارێ لشکریدە هەروەها مەسەلا ئارامکردنا وان دەڤەرێن کۆ داعش هاتن ڕزگارکردن دەڤەرێک وەک پارێزگەها دێرزۆر دەبێ پشتی وێ پلانێک یان پرۆسێسێک دەست پێ بکە پرۆسێسە ژن و ئاواکردنێ کو خەڵکێن سڤیل پێ هەست بکەن گۆبڕاستی و ئارامن و ڕێ لەبەر ئێریشێن داعش پێشە ڕۆژێ دەبگرن. بڵێ خاڵێکی زۆر گرنگ سیروان هەڵبەت زیاد لە 900 داعش لەلایەن هێزەکانی پاراستنی یەکینەکانی پاراستنی گەلەوە دەست بەسەرن و لە زیندانان هاوکات زیاد لە 1200 مناڵ و هاوکات خێزانیش لە کەمپێکان کە لە کەمپێکی گەورەیان کە بەسەرپەرشتی هەم هێزەکانی پاراستنی گەل و هەم دەشینەکانی پاراستنی گەل و هەم نەتەوەی گرتوەکان و هەنێ شوێنی ترکە یارمەتیانیان بۆ ئەوەی کە سەرپەرشتیاری ئەو بکەن. ئەمە ئێستاکە هیچ وڵاتی و داعشانە وەرناگرێتەوە زۆر بەشیان داعشە بیانیەکانن. ئەمە چەند مەترسیدارە لەو شوێنەیە کەمێنەوە و ئەمە بۆچی مامەڵێک ناتوانرێ ئەمانە بگەڕێنرێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان.
بروبلمك مزن براستي جداهيد نافبرا او داعش عند دست يبهجد يا هيز سوريا ديمقراطيك ودوين جول دستين حكومه عراقيه دنا او حكومه عراقي وان ناف عراقي محاكمتك يعني دادگه كرنا وان كسان سيستمك دادوريه هاتيه دامزراندن كو نتوينك وي جواكا نافنت كوملغا نافنتوي اعترافي بيتك بيناسيني بيتك افتشت لروجافات يعني للسوريتنا يبهجا او سيستمك دادوري دانانيه و دسهلاتا لروجافا مخابن توين يكبوي وجواكا نافنتي بيناسيني بيناك جبر ولو تسيستمك دادگه كرن الجيتنا يكو اليكاريه بك افكس لناف اخر سوريا ور محاكمه كرن جبر تشتين كريارن كو لسوريا كرن نها تشتك هي عندك ولات مثلا وكو فرنسا وكو نمنا يعني خصي ولاتين اوروبي هنكو برانيا فان كسان وان نهست كسان وزارو وجنو زارو كوان جورن فرنسا وبريطانيا والمانيا سي ولاتي كو برانيا فان كسان جورن هناك عرب هناك روسيا وداغستان واف كومارين برين سوفيتي هنا لي جمارن بتشوتشكن دبين افضل روكن كو لفر لسوريا والعراقي حتى راديك جدايق بونا بلغتنا نكو بخوا جنسيا فان ولاتان يعني نصنميا فان ولاتان هاجر فرنسي بيان فرنس يعني المان بن يان بريطاني بن تنيه دقلك حالتها عند مثلا يك جن سي 4 بافان بين 6 زاروك هنا يأذ بخواج بو حكومة بياني ألوزيا كمزنة دفي برايام ووقتك دريش بهره لجبو دسهلاتين لروجافاي كردستاني وجبو يبقى بخوجي وبب بروبلمك مزن دبيش رودج ده جبرجو نه حكومة سوريا بيناسيني بواندك ونا هذا النافنة ويجبر له حتى راديك از دبينم وبب بروبلمك مزن دلما بيت زور سباس بو كاتي بيت بخشين سيلوان هربجين سباس هربجين